ئێستا کاتژمێر یەکیشەوە لە ناوجەرگەی بازاڕی شاری سلەیمانیدام. ئەمە سەرەی وەرگرتنی موچەنیە، سەرەی وێنەگرتنیش نییە لەگەڵ سەرکردەیەکی دیاری سیاسی یان ئەستێرەیەکی سینەمایی یاخود هونەری یا تۆپی پێ، بەڵکو ئەمە سەرەگرتنە بۆ کڕین و خواردنی سەر و پێ. بەتایبەتی شانە من هێم بۆیە لە دوای دۆمستەوە خواردنێکی خۆشە، خواردنێکی چاکە. سەروپێ ئەو خواردنەی خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن و دەیخۆن، بەتایبەت لە مۆرزی سەرما و سۆڵەدا. خێرانەکە وڵات دەوری هەیە، ینی بڵێم بەزوو چووکە ساردە دنیا بەفرە و ساردە خەڵک هەر ژۆناتە ئەخوا خواردنێکی زستانەیە. ئامادەکردنی سەروپێ بە ڕۆژە لە کاتژمێر نوێی بەیانیەوە دەست پێ دەکەن تا کاتژمێر یەکی پاژنی ئەوڕۆپاکی دەکەن و چاکی دەکەن، دواتر دەیخەنە سەر ئاگر و لە مەنجەڵی گەورەدا دەیکوڵێنن تا کاتژمێر 11 شەو، واتە زیاتر لە 14 کاتژمێری دەوێت، بەڵام هەندێک ئەم بەرهەمەی کە بە 14 کاتژمێر ئامادەکراوە بە 10 دەقیقە دەخۆن. سەروپێ ئەرکی زۆرە، بەس حەزمان لێتی جنا سەروپێ زۆر ئەرکی گرانە. خواردنی سەروپێ بۆ ئەوانەی ئارەزووی دەکەن دەڵێن بەدەست بی خۆی تامی هەیە وەک لە کەوچک. دەن دوانزە نانی تەیە گوشێت تەشتێکی گەورەمانەیە تەیە گوشێت دایکم ئەوان منجەڵی تشریبەکە دەکا بەسەرا ئەڵێ هەرکەس بە کەوچک لەو تشریبە بخوا ئەیکەمە قاپێکەوە بۆی بۆ ئەولاوە ئەوەیشی بەدەست دەخوا با بێتە لای خۆمەوە ئاوە. ئەگەرچی سەروپێ بە خواردنێکی دێرین دادەنرێت، بەڵام گەنجێکی زۆریش لە درەنگانێکی شەودا ڕوو دەکەنە ئەم شوێنە بۆ خواردنی. شەوانە لە دوای 11 شەو لەگەڵ کەسە نزیکانی خۆمانە ڕۆکەینە ئەم شوێنە گشتیانە بە تایبەتی بەو خواردنی سەروپێ. وەستاکانی ئامادەکردنی سەروپێ پەیامی تەحەددا و هۆشیاریان پێیە بۆ ئەو کەسانەی سەروپێ ناخۆن. وایە چاو باوکە چاوە خوێ ئەڵم تۆ چاوم بۆ خۆبەزدانی پیامەنێ هەر بە مەڵاشوپانی کەرەوە ئەڵڵاوە چییە و تام و چێژە تە فێرە بێبێ هەموو جارە بۆی دانێمەوە. نانە خواردنێکە زۆر خۆشە بە زیوایە نازانێ ینی نوعیشکە سەیرێکە بەسکەوەی کە فێری بوو سەروپێ ئەیتر مستەمڕی خۆ. کاتژمێر 6 بەیانی گەڕامەوە بۆ هەمان شوێن، بەڵام سەروپێ نەمابوو. سەوکو جاران نایخۆم، یعنی ئەتوانم بڵێم مانگی 4 جار 5 جار 3 جار 5 جار ئاوای خۆم. زۆری گەنجە سەیخوا بەشی پیرەکان نامێنم، پیرەکان ساعت 6 خەو دێن نەماوە بەشێوان نەما لەبەر گەنجەکانی خۆ. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.